بەناوی خوای گەورە و میهرەبان لە دنیای عیرفاندا هەمیشە دوو ڕێگا هەبوون، ڕێگای زاهیر کە پڕە لە کتێب و قال و قیل، ڕێگای باتین کە پڕە لە معریفەت و نور. مامۆستا مەلا عەبدوڵای کاتب ناسراو بە فەنایی لەو عاریفە گەورانەیە کە ئەم دوو ڕێگایەی بە جوانی ناسیوە و لە شعرەکانیا وێنەیەکی زیندوی لە جیاوازی نێوان زانینی زاهیری و معریفەتی باتینی پێشکەش کردووە. کاتێکە فەرمێ ئەگەر کاسەی سرد گەنجی نەبێ بۆ عیلمی زاهیر بین، لە نووری معریفەت دووری کە تۆ قەلبت وەکو قیرە. لێرەدا فەنایی وەک مەولانا لە مەسنەویدا، وەک عەتار لە مەنتیق الطەیردا ئەیەوێ پێمان بڵێ کە عیلمی زاهیر بەبێ نووری معریفەت وەک گەنجینەیەکی داخراوە کە کلیلەکەی ون کرابێ. لە ڕێگەی عیشقدا هەر کەس ئەسیری کۆت و زنجیرە، ئەگەر بێهۆشەیە مەستە مەڵێن شێتە بڵێن ژیرە. سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی ئەزیز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕ بێت لە خێر و خۆشی. خۆم بە خۆشحاڵە زانم کە لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی چامە بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەمەوە بە میوانداری مامۆسای بەڕێز و خۆشەویست مامۆستا ئامانج ژاژڵەیی. ئەم شەو لە چامەدا دەمانەوێ گفتوگۆ لەسەر مامۆستا مەلا عەبدوڵای کاتب و شەعرە پڕ لە گەوهەرەکانی ئەو زاتە مەزنە بکەین. بۆیە بە ناوی ستافی بەرنامە و ئێوەی ئازیز و خۆشەویستەوە زۆر زۆر بەگەرمی بە خێرهاتنی جەنابی مامۆساکەین. یاخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاومان. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، لەگەڵ داواکردنی درود و سڵاو بە سەرجانی پاچی حەزرەتی پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه و آله وسلم و یار و یاوەران و شوێنکەوتوانی هەتا ڕۆژی دوایی. زۆر سپاس بۆ جەنابەت مامۆسا بیلال جەنابت و ستافی بەڕێزی بەرنامە کەناڵی ئازیزی کوردستان 24 کە ئەم دەرفەتەتان ڕەخسان ئەم شەو باسێکی عیرفانی لە خزمەت حەزرەتی مامۆسای فەنەیە بکەین. خوا یار بێ ئینشاءڵڵا تیشەکەی سەر هەندی ڕاستی کە هەنیشان بۆ خۆمشایەتی حاڵیان بوو. دووبارە یاخوا بەخێر بێ. ئەمێ بە هەر بۆ کۆڵێ لە ناساندنی جەنابی مامۆسا فەناییەوە بڕێینە ناو بابەتەکەوە. مامۆسای فەنایی کێ بووە و وەچی بووە؟ بەڵێ وەڵامی ئەم پرسیارە دوولایەنەیە. بەڵێ لایەنیشی مادی کە باسی ژیانی مامۆستا بکەین، جەنابی مامۆستا لە دیوانەکەیان نووسراوە 1932، بەڵام پێم وایە حەقیقەتەکەی 1924 ساڵی 1924 لە دێیەک گەڵوانی پێڵێن لە دەشتی لاجان لە ڕۆژهەڵات بە دنیا هاتووە لە بنەماڵەیەشی ئاین و زانین پەروەر. جەنابی باوکی مامۆستا مەلا مستەفا مجازی مامۆستا مەلا محەمەی کۆییە کە پێڵێن مەلای گەورەی کۆیە. باپیریشی هەر مجازی باوکی مامۆسای کۆیە کە مەشهورە حاجی مامۆستا مەلا عەبدوڵای جەلیزادە، عالمیشی مەشهور بووە. خۆیشی لە خزمەت عەلامەی دەهر شافعی زەمان مامۆستا مەلا باقری بالک ئیجازەی عیلمی وەرگرتووە لە دەی بالک کە من لە خۆیم بیستوە فەرمووی کە خوا دەفەرمێ هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون. یعلمون ئەگەر لە کووردا شمولی یەک کەس بکە مامۆستا مەلا باقرە. فەرمووی شکم هەیە بۆ مامۆستا مەلا کەریمی بیارە، بەڵام یەقینم هەیە کە یعلمون مامۆستا مەلا باقرە. دوای ئەوەی کە لە خزمەت مامۆستا مەلا باقرە ئیجازە وەرەگرێ، دواتر ئەبێ بەیشێک لە ئەستێرە گەورەکانی عیلمی زاهر من چەند جار بیستومە لە خەڵکی تر نەک لە خۆی طبعاً کە مامۆستا شارەزای کونوکەلەبەر و پێچەکانی کتوبی شەریعەتی بووە، بە تایبەتی لە توحفەی ئیبن حەجەرە هەندێک شوێنی هەیە هەورازە سەختە، هەموو مدەڕیسێک ناتوانێت وەڵامی پرسیارەکان باتەوە. لەو پێچ و لەو هەورازانەی کتێبی ئیبن حەجەری هەیتەمیە توحفە کە بەناوبانگە ئەهلی عیلم بازەزان چ کتێبێکی سەختە، مامۆستا لەو هەورازانیان زۆر بە گوڕ و زۆر کوڕانە سەرکەوتووە لە وەڵامی پرسیارەکانە. بۆیە مامۆستا لە عیلمی زاهیرە زۆر مەلا بوو،
لە بابی عیرفانیشە مامۆستا یەکێکە ئەگەر نەگوڵین تاقانە یەکێکە لە هەرە عاریف و خواناسە گەورەکانی ئومەتی ئیسلام و کۆمەڵگەی کوردەواری کە وەکو مورید بەبێ ئیرشاد لە خزمەت طریقەی نەقشبەندیە درەوشاوەتەوە. تەنادن مرشیدەکەی حەزەتی شێخ سراجالدینی دووەم ناسراو بە حەزەی شێخی بیارە لە وەسفیا دەفەرمێ لە زمانی شێخی دەهلەویەوە مامۆساکەی مەولانە خالید هەتا ئێستا لەبەر قاپی و دەرگانەی هیچ مەدرسێکی ئیرشاد و مرشیدا پیاوێکی تری وکو مەلا عەبدوڵای کاتە پەیان نەبوو. اینجا بۆیە مامۆستا کە من زۆر لە خزمەتیا بوو شاهدی حاڵی علمی ظاهری و باتنیشی بووم ئەتوانم بڵێم ئەگەر بیویستایە ئیرشاد بکات توانای ئیرشادی هەبوو لەو پێنج کەسەیە کە لە قوتابیەکانی مەدرسەی نەقشبەندی شێخی بیارە توانی وینیان ئیرشاد بکەن لەبەر شەرم و حورمەتی مرشیدەکەیان نەیان کردووە کە مامۆستا کە خەلیفە ئەحمەدی بالکە مامۆستا مەلا باقری کوردستانیە شێخ ئەمینی بێژوێیە مامۆستا مەلا محەممەد سیاناوە پێنجەمیش مامۆستا مەڵای کاتبە حەزەتی فەنایی ئەگەر شەشەمی بووە زیاد بکەین ئەتوانین بڵین مامۆستا مەلا ئەحمەدی سەڵتەکەوتوو کە ناسراوە بە مامۆستا مەلا ئەحمەدی سەقس. لە شاعرەکانی جنابی مامۆستای فەناییە زۆر باسی علمی باتین ئەکرێ ئەمە وەکۆڵێ لایەنە زاهیریەکەی بوو پێم خۆشە لایەنە باتینیەکەیشی جنابەت کەمێک قسەی لەسەر بفەرمووی. مێژووی داخڵبوونی مامۆستا بە طریقەی نەقشبەندی لە بیدایەتی تەمەنیا بوو. بەڵێ ئەمی کە من ئێسایی گێڕمەوە مێژووی تەمەسوک و داخڵبوونی مامۆسایە بە طریقەی نەقشبەندی کە بۆ خۆمی گێڕاوەتەوە. فەرمووی لە بیدایەتی تەمەنمانە کە خەریب و لە دەرسی جەمع جەوامیمانە خوێن کە مادەکانی ئەخیری مەدرسەی شەرعی و علمیە ئەوەی کە پێڵێن حوجرە فەرمی ئەوە نەمان نەمابوو کە مێزەری مەلایەتی بەستین و ببین بە مەلا مستعید بووین و مختصریشمان تەواو کردبوو لە جەمع جەوامی ئاخر مادەکان بوو هاتین بۆ عێراق گەنجبووین دڵمان خۆش بوو دوو ناوبانگ لە عێراق هەبوو یەکێکیان مەلا چاکەکان ئەوانەی کە مەلای علمی ظاهر بوون دووەم وەلیەک و خواناسێکی گەورەی جیهانی ئیسلام وەکو حەزەتی شێخ عەلاءالدینی بیارە فەرمی حەزمان کرد بە دیداری ئەمانە شاد بین فەرمی هاتین لەگەڵ ڕەفیقێکما بۆ کوردستانی باشوور بۆ منتقەی سلێمانی لە دەوروبەری منتقەی حەوزەی شارەزور شوێنێکە ناوەکەی لەبەر حیفزی ئەمانەت نایڵێم مزگەوتێکی بەناوبانگ و فەرمی لەوێ یەکەم جار چوینە ئەوێ کۆمەڵێک مەلای لێبوو بە دەیان فەقەی لێبوو مەلایەکی زۆریش لەم لاولای کوردستانەوە هاتبوون جمەی ئەهات لە طلابی علم فەرمی بەس ئەوانی کە لەوێ بوون ئەوەنە علمیان هەبوو ئێمەیان هەر بە هیچ نازانی هەریان بە مەلای گەورەشان مەلا تۆ ئێمە هەر فەقێژ نەبووین وتی مەلایەک لە ڕەواندزەوە هاتبوو تیان مەلا تۆ لە کۆ هاتووتی لە ڕەواندزەوە تیان باشە بەخێر بی تی قوربان جان دەیەگەر ئیجازە بن من ئەڕۆم ئەچم بۆ خزمەتی شێخی عەلاءالدین توتیان کێ وتی شێخی عەلاءالدین وتیان تۆ ئەمانن ئەم مەلایەنن ئاخر ئەوانەیان کردەوە بە شێخ ئاخر عەلاءالدینی بیارە کەی ئەوەیە تۆ بچی بۆ لای فەرمی دەستیان کرد بە غەیبەتی و بە قسەوتن پێی شتی وایان باس کرد کە ئینسان بە کەڵکی ئەوە ناهات بە خزمەتی شێخی عەلاءالدینیش بکە منی دەو کاتێرم پرسی قوربان باوەڕت کرد فەرمی ئاخر قسەکان زۆر گەورە بوون ئەگەر ئەوانەی ئەوان وتیان یەک لە سەردەیشی ڕاست بوایە هی ئەوە نەبوو بە خزمەتی فەرمی ئاوان ئیلا ئاخریهی زۆر بوختانی گەورە ئەوانە فەرمووی کە ئەمانیان و بەڕاستی دڵم کرمێ بوو تیان ئەی ئێوە بۆچی هاتون فەقی وتمان هیچ قوربان هەر بۆ خزمەتی ئێوە ئەگەڕینەوە وڵاتی هەستان هاتینە دەرەوە و ڕەفیقەکەم وتی نەچین بۆ خزمەتی وتم نەوەڵا ئەوەکەی بەکەڵگیە ئێکاکە دەنگی دەهۆڵ لە دوور خۆشە ئەمانە ئەیناسن فەرمووی وتی دەی باشە هەر با بیارە ببینین بچین بۆ بیارە وتم باشە قینا بیارە ئەبینین بەڵام ناچین بۆلایەوە فەرمی هاتین گەیشتینە بیارەی شەریفە بۆ شانسی ئێمە یەکێک لەو تەلەبانەی ئەوانەی کە غەیبەتیانە کرد لە بیارە بوو تی شەو دانیشتین وتی بۆ چوو هاتون ئێوە بابە بڕۆن ئێرەکەی شوێنە من هاتووم ئیشم هەیە نان و شتێک ئەخۆم لێرە و بەلاشە و
دەرسێک وەرەگرم ئەمە بە عملی ئەوە نالێرە بن تی چیان بە حەزەتی شێخی علادین وت بە زیایەوە ئەم فەقێژوتی فرتم کاکە تا خوا غەزەبی لێ نەگەتوین بیانی زوو خێرا نوێژی بیانیەکەین و بیارە بەجێ فەرمی یەکێک ئاوی ئەجێڕا شەو خزمەتی خەڵکیە کرد هاتە بەردەمان فەرمون مامۆساکان فەرمی کە ڕۆی وتیانەوە شێخ عوسمانی شێخ علادینی بیارەیە خزمەتی فەقێکارەکە ئاوە جێڕی باڵ فەرمی بەیانی زوو وتم کاک تا ڕۆژ هەڵ نەهاتووە و شەفەق نەبوو دنیا ڕووناک نەبووەوە بڕۆین ڕاکەین فەرمی هاتین ماڵی حەزەتی شێخی علادین ئەو کاتە لە پێچی ئەخیری بیارەیە بوو کە ئەڕۆیشی بەرە تۆیڵە وتی ئەی نەچین بۆ خزمەتی شێخەکانی تەوێڵە ئەوان بەخوا پیاوچاک بوون ئینشەڵڵا و کۆمارە نەبوون تێو زۆر نەرم بۆ ڕەفیقم وتم باش شەقەی ناکە ئەو مردووە چین وە زیارەتی شێخی سراجەدینیەک فەرمی بەیانی کە دەرچوین بە پەلە باڵە داوان لە گردەکەەوە پیاوێکی ڕیژ ماش و برنجی هاتە خوارەوە بەڕاکردن فەرمی هاتە بەردەممان و تی سەلام عەلەیکم من عليك السلام ورحمة الله فرمي والله علي غريب مامۆساکان سەر و چاوتان لەوە ئاسی وتمان بەڵێ خەڵکی ئەو دیوین فەرمی دەی زۆر باش ئەم شەو لە ڤیارە بوون وتمان بەڵێ دەیوتی ئیسلاحەتتان کرد شوێن وتمان زۆر باش بوو الحەمدوللا وتی ئەی بە خزمەتی شێخی علادین گەیشتن وتم نا وەڵا پێویست ناکە ڕۆین و ئیشمان هەیە و درەنگە و تی زەردەخەنەیەکی کروتی مامۆسا گیان قسەیەکم لێ قبوڵەکەی تۆ لەوانەیە ئینشاءڵڵا خوای تەعالا تەمەند درێژ بکە ببێت بمەلایەکی چاک خەڵکێک لە دەورت کۆ بێتەوە پێ دەڵێن بیارەت بینیوە بەڵێ زمانی کێ بوو زمانی شێخی علادین بوو شێخی علادین پیاوێکی چۆن بوو نایزانی لە دەمی خەڵکەوە قسە وەرگتن جیایە و خۆت بیبینی جیایە مامۆستا بۆ نایی بۆ دقەیەک بیبینی عەلەقەڵ بڵێ پیاوێکی پچکۆلانە بوو پیاوێکی قەڵەو و پیاوێکی زەعیف بوو باشتر نییە بۆ عیلمی خۆت نوقسان نەبێت فەرمی قسەکەی دڵم گرتی وتم ئاخە کاکە ئێمە درەنگمانە وتی یەک دقە مامۆستا تەوقیشی لەگەڵ کۆم خوا حافیزی فەرمی ڕەفیقەکەم وتی دەیتخوا با بڕۆین زۆری فی خۆشتم باش وتی ئەو پێشمان کە و بە گردەکەیە ئێمەش بە دوایە فەرمی ڕاوەستام وتم خوایە ئێمە ئەچین بۆ لای ئەم پیاوە ئەگەر ئەم پیاوە ئەوەیە کە ئەوانیش دوێنێ باسییان کرد غەزەبان لێ مەگرە ئێمە ئەچین مەرحەبایەکەین و ئەڕۆین ئەگەر واژ نییە و ئەوەیە کە ئێمە ناومانوان بیستۆ لەو دی و خوایە من ئەم دڵم تازە کرمێ بووە چا نابێتەوە حتا ئەگەمە لای لەم تۆزەیە ئەبێ پێم بناسێری شێخی علادین کێ فەرمووی واللهی ئامانج هەتا گەیشتمە بەردەمی قاپی ئەڕۆستەکەی حەزەتی شێخی علادین خوای تەعالا شێخی علادینی پێناسانە فەرمی کە چووینە ژوورەوە پیاوێکی نورانی دانیشتووە 12 مەلای بەوی قار ئاوە لە خزمەتیا بوون مەجلیسێکی بێدەنگ فەرمی سەلاممان کرد و دەستمان زیارە کرد و فەرمی یاخوا بەخێر بێن مامۆساکان مەلا نەما مەلا فەقیشە بەڕێزەوە یاخوا بەخێر بێن مامۆستاکان فەرمون دانیشتن فەرمی منی قسە تەنیشتی خۆیەوە و ئەوی کەس لە تەنیشتمانەوە فەرمی بە بەرەکەتی قودومی ئەم مامۆستا بەڕێزانە عەشرەیەک لە قورئانمان بۆ بخوێنن فەرمی هەر ئەوە نەم خۆش بوو مامۆستاکە فەرمی بسم الله الرحمن الرحیم فەرمی ئامانج نەمزانی شەوە ڕۆژە قیامەتە دنیایە من مردوم یا زیندوم لە ئاسانم لەکوێم یەک پارچە ئەو ژوورە بەرەکەتێک هاتە ناو ژوورەوە بۆ یەکەم جار لە ژیانمە بادەی مەستی عشقی حەقیقیم دەرکرد فەرمی وامەزانی بە ئاسمانەکانە دڵم جۆلاناکە لەگەڵ محەبەتی خۆی تەعالا فەرمی هەر ئەوەی بڵێ یەک دوو لەحزەیەشێک ئاوای لەکردم لە شانم ئەوەنم پێ ناخۆش بوو خواخوام بوو دەسیلا بەرێ فەرمی بە زۆر ئاوای دەکردمەوە لە ئەم نقطەیە زۆر مهمە ینی بەیت القەسیدی باسەکەیە فەرمی کە ئاوا سەرم بەس کرد سەرەکەم پیاوە ڕیژماش و برنجەکەیە کەس لە ژوورەکەیان نەماوە چۆڵ و هۆڵ فەرمی مامۆستا گیان خۆ تۆ بۆ دقەیەک ئەهاتی نوێژی نیوەڕۆیە هەستە دەستنوێژەکە و هەڵگرەبان نوێژەکە و نەچێت فەرمی ئینجا زانیم کە خەڵکی بێویژدان چەند هەیە دوژمنان و منکیرانی ئەولیا بامێزەر بەسەریش بن تاکوێ بێویژدانن تاکوێ ئینسان بوختانەکە چل شەو لە خزمەتی حەزەتی شێخی علادین مامەوە بەرەکەت و فیوزاتی نێژ بجوڵێم هەتا تەمەسوبم کرد و ئەم ڕێبازم ناسی مامۆسای فەنایی یەکێک بووە لەو مامۆسایانەی کە جەنابەت فەرموود ئەیتوانی ئێرشاد بکە بەڵام نەیکرد هۆکارەکە چی بوو نەیکرد ئایا بەس تەنها ئەوە بوو کە مەسەلەن ینی حورمەتگرتن بوو لە شێخەکەی ئەدەبی لە شێخی بیارە ئەکرد و خۆشی ئەی فەرموو من نەگەیشتمەتە دەرەی ئینشاد ئەی فەرموو دەرەجەی ئیرشاد ئەبێ پێغەمبەرێکی زیندوو تەئیدت بکە ئینجا ئەتوانی ئیرشاد بکەی پێغەمبەری زیندوو مەقسەی حەزەتی ئیسا بەڵام کە نەمردووە مامۆسا زۆر ئەترسا لە ئیرشاد و لە ئەوانە حتا من پێم وت مامۆسا لە خەوا بە خزمەتت گەیشتوم
وتوتە ئامانج ئەوە ناوی تۆم نووسی دەم کتێبێ فرم من نەبووم شێخی بیارە بوو ئەمە قوڵاجان تۆ بووی ئەو دەموچاوی ئەوێ من نەبووم شێخی بیارە بووە مامۆستا ئەوەندە ئەهلی تەواضع بوو ئەوەندە نەفسی خۆی ئەشکان ئەجینا ئەو کەرامات و ئەو خارق العادانی کە لە مامۆستاوە شاوەتەوە عجایب و غەرایب ئەگەر باس کرێت بە دەبەرنا ئەوەی کە خۆم بینیمەها نەک خەڵکی بۆ جەرمێتەوە خۆم شایەتی حاڵی بووم مامۆستا من زۆر بۆ کۆڵەیەها بە وردی هەندێک متابعی شعرەکانی جەناوی فەنایم کردووە یەکێک لەو شاعرانی کە بەڕاستی زۆر سەرنجی منی ڕاکێشاوە و لە زۆر شوێنیش ئەم شعرەی فەنایم خوێندۆتەوە کۆمەڵە دەستەواژە بەکار ئەهێنێ دەستەواژەکانی تازەن مەسەلەن بازاڕی لەنگە کە لەو شعرەیە بەکاری هێنێ لە بەرقاپی دەری مەیخانە جێگەم کەن کە جێ بگرم لەوێ چاتر ئەمن جێگە گومان نابم کە لەی بمرم بەیادی پیری مەیخانە ئەگەر جێگەم لەوێ بدرێ مەماتی شم حیاتەوە ئەزانم هەمدەمی خدرم کە کۆچی کرد و ڕۆیی لەیلەکەم شێوا هەموو هێزم وەکو بازاڕی لەنگە ئاگری تێش و دڵ و فکرم جا ئەڵێن لەو کاتە بازاڕی لەنگە هەولێر سوتاوە ئەوە بۆ وەفاتی حەزەتی شێخی بیارە بوو قوربان مامۆستا طبعا بە تەواوی لە مەدرسەی حەزرەتی پیراتوا بۆ یعنی ئەوەی کە مامۆستا دەستی کەوت لە عیلمی باتن ئەمەنەی دەستکەوت بوو ئەمەنە دەوڵەمەند بوو بۆیە پێگە و مەقامی مرشیدەکەی بۆ شوێ ئەناسی کە حەزەی شێخ فەوتی کرد ئەو شعری بنووسی کە هاوکات بوو لەگەڵ سوتانی بازاری لەنگەیە ئەوەی کە من زۆر بەلامەوە ضرورە مامۆستا یعنی لەم بەرنامەیە باسی کەین ئەویش ئەوەیە ئەم پیاوە گەورانە لەگەڵ ئەوەی کە لە عیلمی ظاهرا هیچیان کەمتر نەبووکو جەنابەت فەرمووت مەسەلەن مامۆستای مامۆستا مەلا باقری بالێک کە پێیان بووتووە شافعی زەمان لەگەڵ ئەوەشا لە عیلمی باڵتینیەکەیە نازانم هیچیان لە هەموو ئەو ئەولیا گەورانەی خوا کەمتر نەبووە کە مەسەلەن باسییان نەکرێ وەکو شەیخ جونەید و مەسەلەن شێخ حەسەنی بەسری و هەموو ئەو پیاوچاکانی خوا بۆ ئەمە لە ئێستایە دەرکی پێ ناکرێ مەسەلەن لەگەڵ ئەوانەی کە زۆر خەریکی عیلمی ظاهرن بەڵام ئەوەی کە ئەبێ زیاتر پەرەی پێ بدرێ و ئیشی لەسەر بکرێ عیلمی باتنە حەدیثی شەریفمان هەیە کە عولەما نەمان ئومەت چ حاڵیشیان بەسەریە شێخی سیراجدین یەکەم من بووە پیا بکەرەوە با منیش مەولەویت بۆ بێنمەوە شێخی علادینم بووە پیا کە با منیش بێخود و مەحوی بۆ بێنمەوە مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس من لە کاک مەرحوم ڕۆشنبیری بەناوانی گەلەکەمان مامۆستا حەمی مەلاکەری من بیست خۆم لێم بیست فەرمی دوو مەلا هەن چەند مەلای موسڵمانانن ئەوەنە مەلای شێخەکانیان حەقە بەلای مەلای شێخەکانیانەوە بان بکرێ یەکیشیان باوکم مەلای شێخی علادین بوو اینجا مەلای موسڵمانان بوو دووەم مەلا عەبدوڵای کاتب مەلای شێخ عوسمانی بیارە بوو اینجا مەلای موسڵمانان بوو کاتێکە شێخی سیراجەدین هەیە مامۆستا مەلا نەزیری گەورە هەیە مامۆستا مەلا ئەحمەدی نۆتشە هەیە مەدرسەکە معلم و ئوستاز مهمە قوتابی دروست ئەبێ ئەگەر معلم هەبێ کاتێک کە ئەڵێن مەحوی ئەوە شێخی بەهاءالدین لە پشتێوەیەتی بۆیە مەحوی پیا بێ ئێستا لەبەرەوەی کە مرشیدی کامیلی مکەمیل ئەو مرشیدی کە ئێمە ئەڵێن لەسەر مستەوا و سەطحی جیهانی نەماوە بەو شێوەیە کەسانی وکو مامۆستا وڵای کاتبیش دروست نابنەوە بۆیە ئێستا سەردەمی بێ مرشیدیە من شوێکیان بە خزمەتی شێخی بیارە گەیشتمە خەوێکەی جێڕمەڵەبێری حاڵەتێکی معنەویە لە خزمەتی یابووم عەرزم کرد قوربان مەلا نەما شێخ نەما مەجلیس نەما مزگەوت نەما زەردەخەنێکی کرد پیاوێک لە خزمەتی یاوەسەری کرد فەرمووی ژیرە مەبەستەکە نییە کە من کەسێکی ژیرەوە ینی تەزدیقی قسەکەی کرد کە فعلا نە ئێستا نە ئرشاد ماوە قوربان نە ئێستا ئەو مەدرسەیە وکو خۆی بەتۆ هەر ماوە هەڵبتە ڕێبازی خودایی هەتا ڕۆژی قیامەت هەر ئەمێنێ بۆ پیاوی خۆی بەڵام بەو شێوەی کە مرشید حازر بێ و لە حاڵی حیاتا بێ و مەدرسە جمە و جۆشی بێ وکو بیاری جاران نەماوە بێ بوو حەزرەت شێخ عەبدولقادری گەیلانی ڕەحمەتی خوای لێ بێ قسێکی زۆر جوانی هەیە من بە فارسیەکەی لە بەرما فەرمێ طریقەتێ ما سەرا و سەر ئەدەبە هیچ بی ئەدەبی بە خوددا نەرەسە جوانە
طريقتي ئێمە هەر هەمووی لە ئەوڵ و تا ئەخیری ئەدەبە هیچ بێ ئەدەبێکیش بەخوا وەرناگیرێ و تایە پێناگا. بەڵام ئێستا بە بیانووی ئەوەی کە مەسەلەن ئینسان خۆی مقدس و پیرۆزە نابێ لەبەر کەس هەڵسێتەوە نابێ نازانم چی کۆمەڵشتی لەم بابەتانە بەڵێ یعنی کۆمەڵێک ئەم فیکرە هاوردەیی کە گەردەلوولی بیابانی نەجت هەڵی کرد بەداخەوە ئێمەشی گرتەوە کە دوایی بەرامبەر ئوستازەکانی خۆشیان ئەو زاهیر بینانە ئەدەب و احترامیان نییە بەداخەوە ئەوەی کە مەدرسەی تەکفیری هێنایە ناو ئومەتی ئیسلامەوە ئێستا بۆ خۆی تەلەبەکانی وردەوردە تەکفیریەکەن ئەوش تەکفیرەکەن جا لەبەرەوە بەڕاستی ئەو فکرە ئەسیل و ئەو فکرەی کە بە تەبیعەت لە ئەسحاب و لە تابعین و لە عولەمای مجتەهیدینەوە بۆ ئێمە هاتبوو ئێستا کەوتۆتە بەر تەهاجومێکی فەرهەنگی خەتەر کە پێم وایە دەستی خارجی ئیشی لەسەر ئەکا بۆیە ئێستا ئەم زەمانە بەداخەوە وەکو حەزەتی عەبدوڵای کوڕی عومەر دەفەرمێ زەمانێک گێ بەسەرم ئومەتەیە نوێش خوێن زۆر ئەبن مزگەوتەکان پڕە بن بەڵام مؤمنی تیانە و مؤمن نامێنێ بەداخەوە ئێستا ئەو کاتەیە مەرگ کەسێک ئیلا من ڕەحیمە ڕەبی وابەستە بێ دڵ و عەقیدەی بەم ڕێبازە پیرۆزەوە چونکە ڕێبازی خوای تەعالایە هەتا ڕۆژی قیامەت بۆ خەڵکی خۆی ئیسفادەیە بێ. پێمان خۆشە بە شعرێک کۆتایی بە بەرنامەکە بێنین و جەنابەت ئەو شعرەمان بۆ بخوێنیتەوانێ پێش ئەوەی کە وابزانم ئەمڕۆ نووسی بوو هەر لە میانی بەرنامەکەیە بەڵێ پێم خۆشە ئەومان بۆ بخوێنیتەوە وەڵاهی وەکو وەفایەک بەڵێ بۆ مامۆسای کاتیب وەکو دەسەگوڵێکیش پێشکەشی بەرنامە جوانەکەی جەنابتانی بکەم ئەم نیۆڕۆیە هەر ئاواهی ئیرتیجاری بەدەممە هات بنیش سەر کاغەز لە یەک دوو وشە دەستکاریەوە بۆ مامۆستا مەلا عەبدوڵای کاتب حەزەتی فەنایی فەنا بێ دڵ کە حاڵی دڵ فەنایی وەک فەنایی بێ هەموو دەم دەست و پەنجەی شەم بەدەم گشتی حەنایی بێ لە خزمەت سالک و مەسلەک کەسێ عاشق بەسووتن بێ دەبێ شینی تەریقەت یا سەقیم عەینی سەفایی بێ. الله دا شعرەکەی تری فەناییشمان بۆ بخوێنیتەوە زۆر بەڵێ یەکێک لەو شعرە زۆر مؤثیرانەی کە تەئسیر لە ئینسانەکە بەڕاستی هەر ئەو بوو کە جەنابەت ئیشارەت بە یەک دوو بەیتیە کە لە خزمەتی مەدرسە و شێخەکەیدا فەرموویەتی. شعرەکە ناوی کەشکۆڵی دڵی عاشقە. لە ڕێگەی عەشقدا هەر کەس ئەسیری کۆت و زنجیرە ئەگەر بێهۆشە یا مەستە مەڵێن شێتە بڵێن ژیرە هەتا لەو بادە پەرداخێ نەنۆشن واعیز و قازی بە من کەی تێ ئەگەن ئاخۆ چ بازاڕێکی دڵگیرە سەرێ سەودا زەدەی تیری مەحەبەت بێ ئەزانێ ئەو کە عیلم و دەرسی مەجنونی هەموو ئیدراک و تەئسیرە وەرە واعز لە کەشکۆڵی دڵی عاشق تەماشاکە حەقیقەت تێ ئەگەی ئەوسا چ پێویستت بە تەقیرە بە قال و قیل تەی نابێ مەسیری عەشق و دڵداری بە ڕۆژیش پیاوی نابینا یەقین محتاجی دەستگیرە لەتیفەی عالەمی ئەمرت کە ژیرۆدەی عناسر بوو وەکو زێڕێکی مەغشوشە عیلاجی بەس بە ئیکسیرە لە بۆتەی مەیکەدەی عەشقا کەسێ ژەنگی دڵی مابێ مەحاڵە دەرکی مەعناکە ئەگەر جوانە وەگەر پیرە ئەگەر کاسەی سەرت گەنجی نەبێ بۆ عیلمی زاهر بین لە نووری مەعریفەت دووری کە تۆ قەلبت وەکو قیرە فەناییش گەنجی گەنجیدا فەناییش گەنجی گەنجیدا غروری پێکڕی ئەوسا شکر بۆ زاتی حەق ئێستا قوتابی مەدرسەی پیرە. یاخوا دەستەکانی خۆش بێ مامۆستا گیان زۆر زۆر خۆشحاڵ بووم ومێ دەکەم کە توانی بێتمان بەم گفتوگۆ کەم و کورتە و کۆڵێ ڕۆحی جەنابی فەناییمان باخچەی وەسفی مامۆسای فەنایی سوپاس دەکەین مامۆستا گیان
خۆشحاڵ بووین کە لە بەرنامەی ئەمجاری چامە میوانداری جەنابمان کرد و لە خزمەتام گفتوگویەمان کرد. زۆر زۆر سوپاس دەکەم. بەڵێ خۆشەویستان و ئازیزان، لێرەدا و بەم جۆرە دەینە کۆتایی ئەڵقەی ئەمجارەشمان تا بێگەیشتنەوەیکی تر هەموو لایە بەخوای بەرز و بێ هاوتا سپێرم. خواتان لەگەڵ، ماڵتان ئاوە.